Trump دەمالێجەرینە ڕێبەرتیەکە نوولی ئیرانیە. دی هەفپەیوینەکێ د لیگل پۆلیتیکۆ ترامپ دەربارە ڕێبەرە بلندە ئیرانە ئێلی خەمێنەی دەگوت دەمالێجەرینە ڕێبەرتیەکە نوولی ئیرانەیە. سوچێک و ویڤێکی سەرۆکێ وڵاتێکی کریە. وێرانکرینە بیتەواهیە ڤەلێت و بیکارانینە توندوتوجیە دی ئەستێکێک و بێرێ قێت نەهاتیە دیتندەیە. جیبۆک و وڵاتێک بخەبیتە هەرچەند ئێو فۆنکسیۆن دی ئەستە هەری نزم دەبەجی دیوە رێبەر بالێ بکیشینە سەر ڕێوەبیرینە وڵاتێ خوێ بیرێک و پێک. وێکی کو ئەزلی دەولەتن یەکبوویی دکیم نەکوشتینە بیهەزاران کەسان جیبۆ پەرستینە کۆنترۆلێ. ئێو کەسە میرۆڤێکی نەخوێشە کو پێدیویە وڵاتێ خوێ بیرێک و پێک بیرێوە بیبە و دێو جی کوشتینە میرۆڤان بەردە. وڵاتێ وی جیبەر رێبەرتیە وی یا تێکچووی چیهە هەری خرابێ چیهانەیە کو مرڤ لێ بیجی.